لەگەڵ زیاتر دەرکەوتنی وشکە ساڵی لە سنووری ئیدارەی گەرمیان و بە تایبەت قەزای دەربەندیخان چاوەڕوان دەکرێت زووتر لە ساڵانی ڕابردوو ئاوی خواردنەوەی شارەکە پیس ببێت. ئەویش بەهۆی نشینی زیاتری مادە پیس و قورسەکان لە ڕووباری سیروان کە لە ئێستادا تاکە سەرچاوەی ئەو شارەش بۆەوە دەستخستنی ئاوی خواردنەوە ڕووباری سیروانە. هاوڵاتیانیش ڕایدەگەێنن لەگەڵ نزیک بوونەوەی وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەک ساڵانی ڕابردوو بەشێک لە حیزبەکان دەستیان بە موزایەدە کردوتەوە و لێرە و لەوێ بابەتەکە دەوروژێنن و دوای هەڵبژاردنیش لە بیری دەکەن. چالاکوانێکی بواری ژینگەش ئاماژە بۆ ئەوە دەکات دەبێت حکومەت زیاتر چاودێری سەرچاوەکانی ئاو بکات بۆ ئەوەی لە پیسبوون پارێزراو بێت و مەترسی لەسەر گیانی هاوڵاتیان دروست نەکات. خۆی پیسبوونی ئاوی دەربەنی خان نوێ نییە، تقریبەنەوە 13 ساڵ ئاوی دەربەنی خان پیس بووە، بەڵام هەر کاتێ 4 ساڵ جارێکە ئینتیخابات نزیکە بێتەوە قەزێکە ئەوروژێنرێ و ئەمەی شوای لە سۆشال میدیاش خەڵک فکری لەوە نییە کە ئەم قەزەیەکی بەردەوامەوەوانە هەر کاتێک سیاسەکان بە مەبەستێکی تایبەت ئەوروژێنن ئیتر خەڵکیش ئەکەوێتە کۆمنت نووسین و پۆست بڵاوکردنەوە ئەوانە جارێکی ترێتەوە بەرباس و قەزەکە گەورە ئەکرێ دوای ئینتیخابات هەم لێ ئەگەڕێنەوە بۆ 4 ساڵی تر. دیارە مەسەلەی پیسبوونی ئاو بابەتێکی جیهانیە، بەڵام بەس جیاوازیەکە لەوەیە لەگەڵ ئێمەیە خۆشببختانە لە وڵاتەکانی تر پیسبوونی ئاو چارەسەرێکری ڕێگە و بەرنامی بۆ دانرە بەداخۆ لە هەرێمی کوردستانە گرفتێکی گەورەیە بۆی پابەندەبوونی حکومت بە بنەماکانی پاراستنی ژینگە هەروەها بە تەبەتی پاراستنی ئاویش وای کردو بەردەوام سەرچاو ئاویەکان لەلای ئێمە لە پیسبوون دابن وەکو تێکەڵبوونی پاژماوەی کارگەکان، پاژماوە پزیشکیەکان یاخۆ گەڕانی ئەو تەنکەرە نەوتیانی کە ڕۆژانی ئێمە ئەیبینین. بەدڵنیایی ئەمساڵم گرفتە لە زیادبوونایە، ئەم گرفتە زیاد ئەەکەم لەبەر ئەوەی ئەمساڵ ساڵێکی وشک بوو واتە وشکە ساڵی بوو سەرچاوە ئاویەکان کەمتر بووەتەوە لەگەڵ کەمبوونی سەرچاوە ئاویەکانە زیانەکانی زیاتر ئەکات ئەگەر ئاوەکان زۆرتر بن ئەوە پیسبوونیەکان کەمتر دەرەکەوێت بەس بەداخۆ ساڵ بۆی پیسبوونی ژینگە زیاتر دەرەکەوێت بەرەوەی زیاتر ئەوە بووکە وشکە ساڵی بووە. قامی قەزای دەربەندیخان نایشارێتەوە وەرزیەکی هاوینی سەختیان لە پێشە و هیواخوازە حکومەت ئەو لە سەدا چلەی کە جێهێڵدراوە لە پرۆژەی ئاوی دەربەندیخان تەواو بکات و شارەکە لە کەمی ئاو و خراپی کوالێتیەکەی بپارێزێت. حەلی ئەم مشکلەی ئاوی دەربەندیخان حەلێکی ئەوە نییە لە پڕێکا کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان ئەمەی دروست کردبێ، یان ئێمە خوا نەخواستە حەزکەین هاوڵاتیەکانمان و یا خۆمان لێرە زیانی تەندروستیمان پێ بکە. ئەسڵ ئەوەیە ئەم پرۆژەی ئاوەی دەربەندیخان ئەم پرۆژەیەکە بە شێوەیەکی سەردەمیانە دروست کراوە، ئەوەم لە ڕووی جەرسومیەوە هەم لە ڕووی معدەنیەوە توانای پاڵاوتن و پاکردنەوەی ئاوی بە تەواوەتی هەیە بکەوێتە گەڕ، بەڵام ئەو ڕێوشۆنانی کە هەیە بەڕێوەبەرەتی ئاوی دەربەندیخان هیچ کەم و کورتێکی لە بەرامبەر ڕێوشۆنەکانەوە نییە. سەرەڕای مەترسیەکانی پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندیخان تا ئێستا بەشێک لە گەڕێکەکانی هەوارە بەرزە و هەفتا و حەوتەکان و سەلیم پیرک بێشەبەکەی ئاون و ڕۆژانە بەتەنکەر ئاویان بۆ دابین کراوە. ئەگەر لە ساڵانی ڕابردوو حکومەت ئەم بابەتەی بە هەند وەرنەگرت بێت لەم وەرزی کەمبارانی و نەبوونی ئاوەدا پێویستە حکومەت ڕەچاوی تەندروستی هاوڵاتیان بکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.